لا کاتی گفتوگۆکردنی پرۆژە یاسای شایستە داراییەکانی هەرێم لە داهاتی حکوومەتی عێراقدا لە پەرلەمانی کوردستان گرجی ئاڵۆزی کەوتەنیان وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم و پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن. ئەوەش دوای ئەوە هات پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان داوای ڕوونکردنەوەی لا شتێورامی کرد لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنی لە هەرێم و خستنەڕووی هەموو داهاتەکانی نەوتی ناوخۆ بە ژمارە لە بەرامبەریشدا ئاشتی هەورامی داوای لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن کرد کە خۆیان نەفرۆشن بە بەغدا و دواتریش وەزیری سامانە سروشتیەکان بە فەرمی داوای لێبوردنی لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن کرد. لە کاتی گفتوگۆکردن و خستنەڕووی پێشنیازی پرۆژە یاسای شایستە داراییەکانی هەرێم لە داهاتی عێراقدا گرژی و ناکۆچی لە نێوان ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم و پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن دروست بوو. ئەمەش دوای ئەوە هات کە سەرهەنگ فەرەز پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان داوای ڕوونکردنەوەی لە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان کرد لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنی لە هەرێم و داواشی کرد بە ژمارە هەموو داهاتەکانی نەوتی ناوخۆ بخاتە ڕوو. هەروەها و پەرلەمانتارە وتیشی لە کاتێکدا ئێمە باز لە ناشەفافی حکوومەتی ئیتیحادی دەکەین کەتی ئێوە دەڵێن نابێت باز لە ناشەفافی حکوومەتی هەرێم بکرێت کە ناشەفافن. وتەکەی ئەو پەرلەمانتارە وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی زیاتر تووڕە کرد و وای لە ئاشتی هەورامی کرد داوا لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن بکات کە خۆیان نەفرۆشن بە بەغدا. جنابتان بە ئێمەڵێن بەغا ناشەفافە بەس خۆشت ناشەفافی داوام لە یەکەی لەسەر بەغا قسە بکەم بەزتر خۆ قسە نەکەم. ئەمە دوو فاتێ لە مەسلەی مامەڵەکردنا بەڕاست خۆت مەفرۆشن بەغا من دووبارە یەکەمەوە خۆت مەفرۆشەوە بەغا جەنابی وەزیر ئەگەر قسەیەکت کردووە مخالفەیەکی قانونی یان بۆ بریندارکردنی پەرلەمانتارە بەڕێزەکانە حەق نییە بیکەیت. ئەو قسەیە لە پرۆتۆکۆڵ دەسڕینەوە ئەو قسەیە پرۆتۆکۆڵ دەسڕێتەوە ئەو قسەیە لە پرۆتۆکۆڵ دەسڕێتەوە تا دانیشتن. وتەکەی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان وای کرد کە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن و تەنانەت سەرۆکی پەرلەمانیش بێنێتە دەنگ بە جۆرێک داوایان کرد کە دەبێت ئاشتی هەورامی داوای لێبردن لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن بکات. هاوکات سەرۆکی پەرلەمانیش داوای کرد قسەکانی وەزیری سامانە سروشتیەکان لا پرۆتۆکۆڵی پەرلەمان بسڕێتەوە. دوابەدوای هەموو ناڕەزایەتیەکانیش وای کرد کە وەزیری سامانە سروشتیەکان با فەرمی داوای لێبردن لە پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن بکات. ئەبێ وەزیر پێمان بڵێن نەوت بفرۆشین زیاترمان دەسەکەوێت لە ساحەبە بێ زیاترمان دەسەکەوێت. باسی ئەوم کرد ئەو تەمینی مشتقاتی نەوتی نەکردووە هاوڵاتیان لە ناو سیارەکانیان خەون لەسەرەی بەنزین بۆ وەرگرتنی بەنزین بە سعرێکی زیاتر لە عێراق. باسی ئەم مشکلانم کرد دیارە وەزیر ئینفعالی کرد لە نەتیجەی ئەمەوەی اتهامی ئێمەی کرد و ئێمە زۆر بەتوندی ڕوبەڕووی بووینەوە و چەند جارێک داوای لێبوردی کرد لەسەر قسەی کە دەرحەقی ئێمە کردی بە تایبەتی دو قسەکانی من. هەر لە دانیشتەکەی پەرلەماندا کە تایبەت بوو بە خستنەڕوو و گفتوگۆکردنی پێشنیازی پرۆژە یاسای شایستە داراییەکانی هەرێم لە داهاتی عێراقدا لە بەرگەی دووەمی مادەی شەشەمدا کە دەڵێت لە کاتێکدا ئەگەر حکوومەتی ئیتیحادی وەڵامی داواکاری داراییەکانی هەرێمی نەدایەوە کە لە یاساکەدا ماوەی 90 ڕۆژی بۆ دیاریکراوە ئەو کات حکوومەتی هەرێم دەسەڵاتی ڕەهای هەبێت لەسەر هەر بڕیارێکدا. بەڵام پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن داوایان کرد پێویستە لە هەر حاڵەتێکدا پەرلەمان بڕیاری لەسەر بدات. دوایەوەی پێشنیازەکەی ئۆپۆزسیۆن خرایە دەنگدانەوە دەنگی پێویستی نەهێنا و ڕەت کرایەوە. یاساکە مادەیەکە کە تایە حەق ئەدا بە هەرێمی کوردستان کە ئەگەر پەدەستەرگان جەز نەکەوت لە باسی ئەوەی بڕوا شکاتی دەستوری بکە هەر ڕێو شوێنێکی تر هەیە بگرێتە بەر بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان. ئەمە وای کرد لەوەی ئەم مادەیە وای کرد لەوەی کە ئێمە بەڕاستی دەنگی پێ نەدەین چکە بەڕاستی ناکرێت بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان هەر ڕێو شوێنە پێویستە لە سیاسەتی نەو تا بگیرێتە بەر چکە دواتر هەموو سەلبیات و ئیجابیاتەکانی سەلبیات و ئیجابیاتی هەموو خەڵک بەشدارە بێتایە. هەر لە میانی بەڕێوەچوونی دانیشتەکەی پەرلەماندا وەزیری سامانە سروشتیەکان ئاشکرای کرد لە ئێستادا هەرێم ڕۆژانە توانای وەبەرهێنانی بڕی 400,000 بەرمیل نەوتی هەیە و ئاشتی هەورامی بێمنەتیشی لە برینی بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی ئیتیحادی و نیشاندا کە بەوتەی وەزیری سامانە سروشتیەکان لە ئێستادا هەرێمی کوردستان بڕی 110 بودجە لە حکوومەتی ئیتیحادی وەردەگرێت. ئەگەرچی ئاشتی هەورامی ئەو وتەی لە بەردەم پەرلەمانتاران و لەناو هۆڵی پەرلەمان کرد بەڵام بەوشەی ئایا خودنا وەڵامی ڕۆژنامەنووسانی دایەوە. سەبارەت بە داهات و سندوق هەمووی شەفافە و هەمووی شوێنی خۆیەتی. بەڵێ سەبارەت بۆ قسەی کە جەناب لە پەرلەمان کرد ئایا داوای لێبوردن کرد لە پەرلەمانتاران لە پەرلەمان بپرسە چیمان وتووە لێوێ. بەڵێ سەبارەت بۆ سندوقەی کە باس دەوە دەکرا کە داهاتی نەوت ئێوە چی داکردووە؟
وەچە ڕۆژتان دیاری لا لا برلمان ولا برلمان ئەی جەناب قسەیەکرد کرد لە ناو پەرلەمان کە مدەیەکدانێن بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ بەغا ئەگەر پابەند نەبوو بە جەبەجێکردنی ئەمەیان دەکرێت باسی ئەوان بۆ بکەیت ئەوە یاساکەیە خۆی ئەمەسودە یاساکەداندا لە بەشەشتری دانیشتەکەی پەرلەماندا چەند پەرلەمانتارێک تێبینی خۆیان لەسەر ناڕوونی و ناشەفاتی پرسی داهاتی ناوخۆ و بە تایبەتیش داهاتی نەوت ڕاگەیان هاوکات سالار مەحموود پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو هۆڵی پەرلەمان داوای کرد لەسەر هەموو پرسانە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم لە دانیشتێکی تایبەتدا بانگهێشتی پەرلەمان بکرێن بۆ ڕوونکردنەوەی پێویست و ئاگداربوونی پەرلەمانتاران و ڕایگشتی لەسەر پرسی داهاتی ناوخۆدا پەرلەمانتارەکەی یەکێتی داواشی لە سەرۆکی پەرلەمان کرد کا بە زووترین کات ئەو دانیشتنە ساز بکات. فەرمان محەممەد ئێنارتی پەرلەمانی کوردستان